بەناوی خۆی بەخشندەی میرەبان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان لە پەیامەوە ڕووماڵی تایبەت بە بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و هەروەها دەنگدانی تایبەت و شرۆڤەکردنی زیاتر لەو بارەوە جۆش و خرۆشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەنگدان لەم ڕووماڵەدا پەیام جەخت لەسەرەوە دەکاتەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە بۆ دیاریکردنی خواست و داواکاریەکانیان بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەو هێزانەی ئەو لایەنانەی کە خواست و داواکاری ئەوانیان پژوێ خستە بوو و مافەکانیان لێزەوت کردبوو بە جۆرێک لە جۆرەکان لە پێنەدانی مافە سەرەتایەکانی ژیانیان و بڕینی موچەکانیان لەم ڕۆدا لە 12ی 5دا تۆڵەیان لێ بکەنەوە. بەڵە بەڕێزان لە شار و شارۆچكەکانی هەرێمی کوردستان تۆڕی پەیامنێرانی پەیاممان لەگەڵدا دەبێت سەرەتا دەچینە ڕانیە دەڤەری ڕاپەڕین ئاراس ڕەسوڵمان لەگەڵدا دەبێت. ئاراس سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. ئەمەوێت جۆش و خرۆشی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینم بۆ بگوازیتەوە و هاوڵاتیان خواستیان چییە کە لە ڕۆژی دەنگدان چۆن ئەم پرۆسەیە بەڕێ بکەن و تۆڵەی خۆیان لە ئەو هێز و لایەنانە بکەنەوە کە لە ماوەکانی ڕابردوودا خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان پژوێ خستە بوو. دیارە ئاراس گوێبیستی من نەبووە بەڵە بەڕێزان وەک ئاگادارن کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەوەی ڕاگەیان کە بانگەشە تا ڕۆژی هەینی کاتژمێر 7 بەردەوام دەبێت لایەنەکان و لایەنە سیاسیەکان دەتوانن بانگەشەی خۆیان بەردەوامی پێ بدەن بەڵام لەو کاتەوە ناتوانن بانگەشە بکەن و بانگەشە ڕادەوەسێ. بەڵێ پەیامنێرمان ئاراس ڕەسوڵ لە ئێستادا لەگەڵمانە. ئاراس سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش. پرسیاری ئەوم کرد ئاراس جۆش و خرۆشی هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی چۆنە بۆ ئەوەی کە 12ی 5 بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە و هێز و لایەنە بدەن کە لە ماوەکانی ڕابردوودا فەرامۆشیان نەکردوون لەبەرەی ئەواندا بوون. سڵام ئاوەسا سالار لە تۆ لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و بە دیاریکراوی لە دەڤەری خۆشناوەتیم. دیارەوەی کە لە پشتی منەوە بانگەشەکاران و سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامین لەو ساتەوەی کە هەڵمەتی بانگەشەی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ کرد. ئەمانە لێبڕاوانە هەموویان بە یەک تیم و لە ڕێگەی چەندین لیژنەی تایبەتەوە دڵسۆزانە کاریان کرد بۆ ئەوەی لیستی کۆمەڵی ئیسلامی بە تەواوی هاوڵاتیان و پێکاتە جیاوازەکان لە سەرجەم شار و شارۆچکەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بناسێنن. ئێستاش بەو پەڕی گوڕوتینەوە هاتوون لەگەڵ کۆتاساتەکانی دیاریکراوی بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ ئێمە لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵمان بن ئەوەی کە لێرە دەبینرێت دیارە ئەو تیمانەیەوە لە ناو ئەوانیشدا بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ئیبراهیم کاندیدی ژمارە 4 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بازنەی سلێمانی لەگەڵمانە. مامۆستا لە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕاپەڕین و شۆڕشێکی گەورە بەرپاکرا حکومڕانی و سیاسەتی خۆماڵی هاتەکایەوە بەڵام دوای 27 ساڵ ینی هاوڵاتیان لە ژیانێکی شایستەدانین. ئێوە بەنیازن چی گۆڕانکاریەکەن لەم سنوورانە هاوڵاتیان تا چەند پشتیوانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەن و ئەو کارنامەیە دەکەن کە کۆمەڵی ئیسلامی هەنگاوی بۆ دەنێت. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سڵاو لەو برا بەڕێزانی کە ئێستا بەشدارن لە کۆتا ساتەکانی حملەی انتخابات و ڕیکلام. سڵاو لە تەواوی دەڤەرەکانی سنووری پارێزگای سلێمانی. من لێرەوە بەڕاستی دەستخۆشیم هەیە سەرەتا پێشوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە لە سەرجەم تیمەکانی حملەی انتخابات و هەڵبژاردن و سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و سوپاس بۆ هەموو خۆشوبرایان کە ئەو فترەیە بماندوونە ناسانە هاتوونەتە مەیدان بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و لە نێویشاندا پاڵپشتیکردنی بەندە وەکو کاندیدی ژمارە 4 لە سنووری پارێزگای سلێمانی. هەڵبەتە
دەفەری ئێمە دەفەرێکە کە لە ساڵی 1991 چخماخەی ڕاپەڕین لێرەوە سەری هەڵدا و خەڵک بۆیە ڕاپەڕینی کرد کە لە سایەی حکوومەتی خۆماڵی و پەرلەمان و موسەساتی خۆماڵی بە هیوا خەونەکانی خۆی بگات. بەڵام بەداخەوە دوای 27 ساڵ ئێمە ئێستا دەبینین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست حکوومەتێکی ستەمکار و بێڕەحم بێویژدان دڕق دەناڵێنێت و هەموو جۆرە مامەڵەیەکی دڕقانەی لەگەڵ هاوڵاتیانی خۆی کردووە لە هەرێمی کوردستاندا و هیچی نوێژێک نەماوە بەدەست ئێش و ژانی ئەو دەسەڵاتەوە نەناڵێنێت. هەتا ناچارکردنی گەنجان بە سەریخ و هەڵگرتن بەرەو هەندەران و خنکانی بەشێکیان لە دەریاچەی ئیجا و بە کوژدانی ڕۆڵەکانی ئەو نیشتیمانە کە دیارە بەیانیش دەنگدانی تایبەت دەست پێ دەکات. من بۆیە داوا لە هێزە تایبەتیەکان دەکەم لە وەزارەتی ناخۆ لە پێشمەرگە قارەمانەکان و لە یەکەکانی 1970 و لە سەرجەم دام و دەستگا ئەمنیەکان من تکاتان لێ دەکەم و ئەو پەیامەتان بەڕاستی بەگوێدا دەخوێنمەوە و ئەو پەیامێکی دڵسۆزانەی بەندەیە بۆ ئێوەی ئازیز. خۆی پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ ئین فیرعون و هامان و جنودهما كانوا خاطئین. دەفەرمێ بێگومان فیرعون و هامان و دار و دەست و پەیوەندە و سەربازەکانی تاوانبارن. هیچ دەسەڵاتی بەتەنیا ناتوانێت هاوڵاتیانی وڵاتەکەی بچەوسێنێتەوە ئەگە هێزێک لە پشتیەوە نەبێت. ئێمە لە ڕابردوودا وەکو میلەتی کورد لە پێناوی ئەو دەسەڵاتەدا قوربانی زۆرماندا، هەر لە ئەنفالکردنمان، هەر لە کیمیابارانکردنمان و ناچارکران بۆی کە ئێمە تەرحیل کراین، تعریب کراین و ئێمە لە لادیەکانەوە نان و مامۆستا دەمەوێت لێرەوە بپرسم دوای ئەوەی ئەو هەموو زوڵم و زۆرداریە بەسەر گەلی کووردا هات ئێوە لە هەڵمەتی بانگەشەتاندا دیارە بە شێوازی جیاواز گەڕاون خەڵکی تا چەند تامەزرۆی گۆڕانکارین تا چەند پشتیوانی کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی دەکەن پشتیوانی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ لیستی سەڵسواری کۆمەڵی ئیسلامی لە چ ئاستێکدا بەدەنگەواتنیان چۆنە؟ ویستم بەسەرە و وەڵامی جەنابەت بەتەکیت فەزڵ بۆ خوا لیستی سەڵسواری کۆمەڵی ئیسلامی کە لیستی هەڵوێستە و هەموو جەماوەری کوردستان شاهدی و گەواهی ئەوە دەدات کە لە ڕابردوودا ئەگەر خەڵک 4 ساڵ بەر لە ئێستا متمانی وەک پێویستی بە کۆمەڵی ئیسلامی نەبوو بێت بەڵام ئەمڕۆ الحەمدولله کۆمەڵی ئیسلامی توانیوێتی دەنگی دڵی خەڵک بگەێنێت بەدەسەڵات و پاڵپشتی شەقام بکە بۆیە ئێستا لەلایەن شەقامەوە لەلایەن سەرجەم چین و توێژەکانەوە لە هەرێمی کوردستان باوەشێکی گەرم کراوەتەوە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی و پشتیوانی دڵسۆزانی خۆیان دەردەبڕن بۆ کاندیدەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. من لێرەوە سوپاسیان دەکەین و بەڵێنی ئەویان پێدەدەین ئێمە وەکو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی کە هاتوینەتە مەیدان بۆ داکۆچی لە مافەکانی ئەوان بۆ سەز بە سزاگەیاندنی گەندەڵکاران و ئەوانەی کە دەستیان هەبووە لە چەوسانەوەی ئەو میلەتی ئێمەدا وەکو باسم کرد لە سەرەتا بێڕەحمانە و بێویژدانانە مامەڵەیان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کردووە. ئێمە بەتەئکید چ ئەوانەی لە هەرێمی کوردستان وەکو ئەو نخبە سیاسیە و ئەوانەی کە چەتەکانی سیاست بوون و ئەوانەی کە سیاسەتێکی فاشیلیان پێڕەو کرد لە هەرێمی کوردستاندا ئەوانەی کە پەیوەندی هەرێمیان بەکارهێناوە بۆ پەیوەندی حیزبی لەگەڵ بەغدایە بەتەئکید ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەمانەوێت دەنگ و ڕەنگی ئەو میلەتی خۆمان بین و داکۆچی لە مافەکانیان بکەین و لە شایستەداریەکانیان بکەین. دەستان خۆش بێ بەڵام مامۆستا سالار من دەمەوێت سەرنجی زیاتر بۆ ئێوە بگوازمەوە پەیامی ئێوە چییە؟ ئێوە بۆچی بە درێژای ئەم هەڵمەتی بانگەشەیە ماندوو نەبوون؟ کۆمەڵی ئیسلامی دەتوانێت لە داهاتوودا چ خزمەتێک بچین و پێکاتە جیاوازەکەم بکات؟ بەناوی خوای گەورە و میهرەبان من دەمەوێت لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم، داوا لە مامۆستایان بکەم، داوا لە سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەم کە دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی کوردستان چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئیرادەیە. کۆمەڵی ئیسلامی کوردستان سمبولی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. کۆمەڵی ئیسلامی کوردستان سمبولی ڕوبەڕووبوونی و ستەمکاریە لەم هەرێمی کوردستانەدا. ئێمە ئەگەر چاو بە ڕابردوودا بخشێنەوە دەبێ هەموو ئەوانەمان لە یاد بێ کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو هێزە بوو کە دژی ئیرادەی ناشەرعیەت بوو لە هەرێمی کوردستان، دژی یاسا شکێنی بوو لەم هەرێمی کوردستانەدا، دژی گەندەڵی بوو. ئێمە دەبێ بە وەفا بین بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان. داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم کە لە ڕۆژی دەنگداندا ئەوانەیان لەبیر بێ کە لە ڕابردوودا داکۆچیان لە مافەکانیان کردووە، ئەوانەیان لەبیر بێ کە لە ڕابردوودا
دەرگایان هەمیشە واڵا بووە لەسەر پشت با بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان دەبێ بە وەفا بن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نابێ ئەوانەیان لە بیرسێکە لە ڕابردوودا دژی ئەم میلەتە ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان ئەنجامیان داوە بۆیە لێرەوە ڕای دەگەێنم داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم پشتیوانی لیستی کۆمەڵی ئیسلامی بن. دەستان خۆش بێ بەڕێز مامۆستا لوقمان پەیامی ئێوە چێ دیارە سبێنێ دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت پێویستە لەسەر هێزە ئەمنیەکان چ ڕۆڵێک ببینن بۆ ئەوەی ئەو ستەمەی کە ینی بە تایبەت لە هێزە ئەمنیەکان و لە تەواوی هاوڵاتیان دەکرێت پێویستە چۆن گۆڕانکاری بەتی بێنن. بەڵێ سەرتا بە خێر بن یاخوا دیارە ئەمە لێرەوە ڕای دەگەێنینکەوە ئەو لیستی 104 لیستی سەرجەم هاوڵاتیانی کوردستانە نەوەکو لیستی کۆمەڵی ئیسلامی چونکە لیستی 104 لیستێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران بۆ دژایەتی ئەو بەرەیەکەوە چەندی ساڵە خەڵکی دەسووسێنێتەوە بە تایبەت بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کە چەندین ساڵ بەرگریان لەو خاکە کرد بە خوێنی خۆیان سنوورەکانیان نەخشاند بەڵام ئەو دەستەڵاتە لە بڕیارێکی ژێربەژێر دەتوانی کەوانیوەی خاچی کوردستان تەسلیمی دوژمنانی ئەو گەلە بکاتەوە بۆ لێرەوە پەیامان بۆ برایانی پێشمەرگە و سەرجەم هێز ئەمنەکانەوەیە کە بەیانی سزای گەندەڵکاران بدەن بەیانی ئەو ڕۆژەیە کەەوە حەقی خوانیان لێوەر بکردنەوە بۆیە بە هەموو خەڵکی ڕادەگەین کە ئەو لیستە لیستی کۆمەڵ نەماوە ئێستا لیستی بەرەی دژی گەندەڵکار هەنە بەرەیەشی فراوانە و داوا لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەین کەوا پشتگیری لەو لیستە بکەن و دەنجی خۆیان و متمانەی خۆیان پێ بدەن بۆ ئەوەی سەرجەم شایستەداراییەکان بگەڕێتەوە یاسا سەروەربێت لە کوردستاندا و جارێکی تر خەڵک نەتوانێت خاکفرۆشی و نیشتیمانفرۆشی و سەودا بە دەنجی ئەو خەڵکەوە بکات. دەستان خۆشبێت لە دو ساعتەکانی بانگەشەی هەڵبژاردنە پەیامی تۆی هاوڵاتی چییە دەبێت مامۆستاتالی وەربگرم ئێوە پەیامتان چییە لەم دو ساعتانەی بانگەشەی هەڵبژاردندا دەتانوێت چی بڵێت؟ لە دو ساعتەکانی هەڵبژاردندا ئێمە دەمانوێت بە جەماوەری کوردستان بڵێن پشتیوانی لیستی 104 بن لیستی کۆمەڵی ئیسلامی چونکە لیستی ئێوەیە لیستی دژەگەندەڵی و دژەستەم و زوڵم و نادادی و پێشێلکردنی یاسا و ژێرپێخستنی یاسا دژی هەموو ئەو شتانە وەستاوەتەوە کۆمەڵی ئیسلامی دەیەوێت داکۆچی لە مافەکانتان بکات کۆمەڵی ئیسلامی دەیەوێت پێشمەرگە وەکو هێزێکی یاسایی بناسێنێت و دیفاع لە بەرگری لە ماف و شایستە داراییەکانی بکات بۆیە داواش لە هێزە ئەمنیەکان دەکەم لەوانەی کە دەنگدانی تایبەتن بەیانی پشتیوانی ئەو لیستە بن بۆ ئەوەی ماف و شایستەکانیان بچەسپێت و هیواداریشم مامۆستایان و خەڵکی تەنانەت هەموو ئەوانە یعنی ئەوانەیان بیر نەچێت کە لە ڕابردوودا بە بێنەوتی و بێموچەیی و ئەزیەتدان و ئازاردان تەنانەت پێشێلکردنی ئازادیەکانیان کە نەتوانن بێنە سەرجادە هەموو ئەو شتانەیان بیر نەچێت و بەیانی پشتیوانی ئەو لیستە بن بۆی ئەو لیستەش بتوانێت زیاتر خزمەتیان بکە ئەوەندەی کە پێم وایە خەڵک شاهدیەوە دەدا کە لە ڕابردوودا چی کردووە بەو تواناکەمەی کە هەیبووە بەو چەند ئەندامەکەمەی کە هەیبووە ئینشاڵڵا گەر ئەندامانی و نوێنەرانی کە دەبنە نوێنەری گەل هەموو گەل ئەگەر زیاتر بن ئەوە بە دڵنیایەوە دەتوانن نوێنەرێکی بەهێز و بەتوانا بن و دەتوانن زیاتر مافی ئەو خەڵکە بستێن. دەستان خۆش بێ بەڵام مامۆستا سالار ئەمە جۆش و خڕۆشی سەرخەرانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیەوە دەمەوێت ئاماژە بۆەوە بکەم دیارە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا زیاتر لە 16,000 دەنجی بەدەست هێناوە بەڵام چاوەڕوان دەکرێت بەهۆی ئەو هەڵوێستە گۆڕانی کە کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوودا هەیبووە ینی ڕێژەی دەنگەکانی بە جۆرێک بەرز بێتەوە کە ینی لە ئاستی چاوەڕوانی ئەو هەڵوێستانەدا بێت کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە بەرەی گەلدا بووە و لە بەرژەوەندی خەڵکدا تێکۆشاوە بەبێ لە بەرچاوکردنی بەرژەوەندی حیزبی و شخصی کە زۆرێک لەلایەنەکان هەروەکو هاوڵاتیان ئاماژەی پێ دەکەن تێدەکۆشن لە پێناو باخەڵی کەسی حیزبەکان وە لە پێناو بنەماڵە و بەرژەوەندی تایبەت بەڵام کۆمەڵی ئیسلامی جیاواز لەم هێزە سیاسیانە کاری کردووە و تەواوی هەڵوێستەکانی لە بەرژەوەندی خەڵک و هەرێمی کوردستاندا بووە. زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئاراس ڕەسوول لە ڕانیەوە سپاس بۆ خۆت و سپاس بۆ تیمی بانگەشەکارانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری ڕاپەڕین. بەڵە بەڕەسان لە ڕانیەوە دەچینە هەولێر پەیامنێرمان ئاراس عەزیزمان لەگەڵدا دەبێت ئاراس سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش ئەمەوێت پەیامی پایتەخت بزانم تیمی بانگەشەکارانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە چ جۆش و خۆشێکەوە لەم شەوە درەنگەدا هەوڵەدەن بانگەشە بۆ لیسەکان بکەن و پەیامی کۆی هاوڵاتیانی پایتەخت کە لە ڕاستیدا زۆرترین نەهامەتیەکان و کپکردنی ناڕازیەکان لە پایتەختدا بووە ئەمەوێت بە شوێکی گشتی بۆ ئێمەی بگوازیتەوە.
بەڵێ سڵاوی خۆی گەورەتان لەوێ سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی پەیامیش بێت دیارە هەڵمەتی بانگەشەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی تا ئێستاش بەردەوامی هەیە و لە ماوەکانی ڕابردووشدا قیادە و سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی بە گڕوتینەوە هەوڵیان داوە کە لیستی 104 سەرخەن و هەروەها هەوڵیان داوە کە پەیامەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەگوێ خەڵکدا ڕابگەێنن بەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا توانیویەتی خاوەن هەڵوێست و خاوەن ئەو وەفایە بێ کە بە خەڵکی داوە بۆیە لە ئێستاشدا پێشبینی دەکرێت کە کۆمەڵی ئیسلامی بەو پێی کە لە ڕابردوودا هەڵوێستێکی بوێرانەی هەبووە بەرامبەر بە داخوازیەکانی خەڵکی کوردستان لە ئێستاشدا خەڵک متمانەیەکی تەواوی بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەیە لە ئێستاشدا هەروەک دەبینن ژمارەیەک لە سەرکردە و قیادەکانی کۆمەڵی ئیسلامی لێرە هەن هەروەها لە نێویشیاندا زانا ڕۆستایی کاندیدی ژمارەیەکی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی هەیە کە دەمەوێت زیاتر ڕای ئەوان وەرگرم و پەیامەکانیان بگەێنن بە هاوڵاتیان کە ئاخۆ وتیان چییە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە دواساتەکانی نزیکبوونەوە لە ئەنجامدانی هەڵبژاردن دەچمە لای زانا ڕۆستایی سڵاو لێبێ مامۆستا پەیامی تۆ چییە بۆ هەڵبژاردننی ئەمزاری ئەنجومەی نوێنەرانی عراق بەو پێەیە کە جەنابتان لە ڕابردووشدا تەجروبەیەکی باشتان هەبووە لە پەرلەمانی عراق بناوي خواي قورة مهربان كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله والله مع الصابرين بيقومان أم الملانة السياسية أو الكابرة السياسية لبناوي أويك شيء بتواني خزمتي باشتر بك شيء زياتر بتواني رولي زياتري هبه لبرو پیش بردني أزموني ملتكي خوي وبدستناني ما فدستوريكاني خوي بازاری سیاستیش وەکو بازاری عام وایە هەندێک کەلوپەلی تێدا ئەکسپایرە نابێتەوە دەلای بچیزارێک هەندێک کەلوپەلی تێدا جارێک بەکار تێناوە و پەشیمانی لێی زاری دوم بەکاری ناهێنیەوە هەندێک کەلوپەلی تێدا جارێک بەکارتی ناوە سەری گرتۆ شتێکی باش ڕۆ زای دومیش دەستی بەکاری دەینەوە هەندێک کەلوپەلی تازە پێیا بووە مغامرەی خۆی لێ بدەینەوە کو باش دەرنەسێ بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە ئەم جارە خۆیان بپارێزن لە سوار زۆری کەلوپەر کە باسمان کرد ئەوەی ئەکسپایرە ئەوەی کە جارێک بەکاری هێناوە و لی پەشیمانە و ئەوەی کە نوێ و نازانین چی لێ دەرەسێ بەڵام شتێک کە بەکار هات بێت جارێک لەگەڵی دابووی و بینی و تا سوودی هەبووە بەرەو پێش بووە ئەمە دەبێ ئەم ئەزمونە سەرکەوتوان دووبارە بکرێنەوە هەتا خەڵکی کوردستان ئەوەندەی پێویستی بە کۆمەڵی ئیسلامی بووە کۆمەڵی ئیسلامی خۆی لە بەرەی خەڵک دۆزیوەتەوە لە هەموو هەڵوێستە سیاسەکانی خۆی بە لەوەکو حزب وەکو نوێنەرەکانی لە حکوومەت لە پەرلەمان لە هیچ هەڵوێستێکی نیشتیمانی و نەتەوەی دانەبڕاوین لە هەر کاتێک داخوازیێکی ڕەوای خەڵک و سیرین توێژەکانی خەڵک هەبووە کۆمەڵی ئیسلامی ئەو دەنگە بووە کە پشتیوانی ئەوان لێکردەوە و نوێنەرایەتی کردوونە لە شوێنە گشتەکانە لە ئەنجومەنەکانە لە کۆبوونەوە ڕسمیەکانە لە هەموو شوێنەکە سبەی کە دەنگدانی تایبەتە و ڕۆژی شەممە کە دەنگدانی گشتیە ئەو جارێک کۆمەڵی ئیسلامی پێویستی بە خەڵکی کوردستانە ئێمە لێرەوە ڕوو دەکەینە خەڵکی کوردستان دەڵێن ئەگەر دەتانەوێ کۆمەڵی ئیسلامی باشتر بتوانێت بەرگری لە مافەکانتان بکات و دەرگایەک بۆ ئومێد بکرێتەوە لەو بێ ئومێدیەکە ئێستا وڵاتەکەمانی گرتوتەوە ئەوە پێویستە ئێوە پشتیوانیەکی بەهێزی لیستی 104 بکەن لیستی کۆمەڵی ئیسلامی بکەن چونکە لیستی ئومێدە لە دنیایەک کە خەریکە خەڵک تووشی بێ ئومێدی ئاراس ئەمەوێت بە دیاریکراوی ئەو پرسیارە لە بەڕێز زانا دەستپاکەکانە ئاراس کادیرانی کۆمەڵی ئیسلامی سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی کە ئاراس ئەمەوێت ئەو پرسیارە لە کاکزانە بکەیت بە دیاریکراوی پەیامی کاکزانە چییە بۆ هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ بە شێوەیەکی گشتی کە لە سبەینێدا دەچنە سەر سندوقەکانی دەنگدان و لێرە و لەوێش هێزی دەسەڵات ئەو پەیامە زۆر دووبارە کاتەوە کە ئێکسپایر بووە گوایە پێ ئەزانن کە دەنگەکانیان بەشێ داوە لێرە وەکو پەرلەمانتارێک وەکو یاسا ناسێک قسەی چییە بۆ هێزەکانی ناوخۆ؟ باش کاکزانە هاوکارمە پرسێ بە دیاریکراوی پەیامتان چییە بۆ هێزی تایبەت کە بەیانی بەچەند دەنگەدەن یاخود لێرە و لەوێ فشاریان دەخرێتە سەر کە دەنگەکانیان ئاشکرایە جەنابتان وەکو کەسێکی یاساییش وەکو کەسێکی یاسایی
پێیانتان چییە دەتانەوێت چی بە هێزەکانی ئەمن و هێزی تایبەت بڵێن زارێ لە ڕووی یاسایی و دەستوریەوە دەنگدان مافە هیچ کەس ناتوانێت زۆرت لێ بکات ئەتۆ ئەو مافەی خۆت بەکاربیینیا بەکارنێنی تۆ ئازادی ئەو مافەی خۆت بەکاربیینی وە چۆنی بەکاردەینی هیچ ڕێ و شوێنێکی یاسایش ناگرێتە بەرامبەر هیچ کەسێکی دەنگدەر چ پۆلیس بێت چ ئاسایش بێت چ پێشمەرگە بێت چ هاوڵاتێکی ئاسایی بێت لەبەرەوەی دەنجی بە زۆرێک لە زۆرەکان داوە ئەو کەسەی کە ئیجراعات دەکات لەگەڵ دەنگدەران لەسەر دەنگدانەکانیان ئەوەیە کە پێچەوانەی دیموکراسیەتە پێچەوانەی یاسا پێچەوانەی ئەم سەردەمە نوێیە پەیامیشم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بەگشتی هێزە چەکدارەکانی کوردستان کە بەیانی دەستن دەنگەدان پێیان دەڵێم خەڵکی کوردستان لە پێناو ئازادی قوربانی زۆریدا پێشمەرگەش ئەو هێزەیە کە مەرجی خۆی پێش دەخاتن ئامادەی فیداکاری بکە بە گیانی خۆی لە پێناوی ئازادی ڕێگانەدە هیچ کەس ئەو ئازادێت لێ زەوت بکە بەیانی بە ئازادی دەنجی خۆت بدا لە هیچ کەس قبول مەکە چکە پێشمەرگە ئازایە و ئازادە نابێ ئیرادەی خۆی دەستەمۆی هیچ لانەی وکە و بێگومان پێشمەرگە ئەو هێزە کاریگەرەیە کە دەتوانێت پشتیوانی میلەت بکە پشتیوانی خەڵک بکە ئەمڕۆ خەڵکی کوردستان پێویستیان بە پشتیوانی هێزی پێشمەرگە هەیە چۆن لە سەنگەرەکانی ڕوبەڕبوونەوەی داعش و دژمنانی کوردیتمان دەبێت لە سەنگەری سەرخستنی نوێنەرانی ڕاستەقینەش و لە سەنگەری ئەو هێز و لانانەی کە بوونە هۆی مەینەتی بۆ خەڵکی کوردستان و بۆ هێزی پێشمەرگە دەبی لەوێش لەگەر خەڵک بن و بیان بینینەوە لەوێش پێشمەرگانە ئازانە دەنگەکانی خۆیان بدەن وجدانی خۆیان ئاسوودە بکەن نەشترسێن لە هیچ هەڕەشە و گڕۆشەیەک چونکە ئەوان پێشمەرگەن کەواتە دەنگ دیار نیە بە کێ دەیکەن هەر کەسێ بڵێ ئێمە دەزانین دەنگت بە چێ داوا ڕاستی نەکرد تەنها ئەو سندوقە زیرەکە دەزانین دەنگت بە چێ داوە ئەو سندوقەش ئەوی باشە قسە بۆ کەس ناکە لە کۆتاییدا ئەو فۆرمەی تۆ پێشکەشی دەیخێن ئەو سندوقەکە ناوی کەسی لەستە نووسراوە تەنها فۆرمێکە لە کۆمیسیۆن هاتووە و تۆ مۆر لەو شوێنە ئەدەکە حەزت لێیە هیچ کەس نازانێت دەنگت بە چێ داوە هیچ زۆرە فشارێکیش ڕاست نییە ئەوە تەنها هاشوهوشە تەنها جەنگی دەرونیە تەنها بۆ دەستەمۆکردنی ئەوەیە سپاس مامۆستازانە دەستمە لای مامۆستا شوان ڕابەر تۆ چ پەیامێکت هەیە مامۆستا بۆ هەڵبژاردنەکانی ئەمجار بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بە شێوەیەکی گشتی من پێم باشە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان پەن لە ڕابردوو وەربگری تەماشە بکە کە ئەو لایەنانەی کە دەسەڵاتدار بووینە چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان پەیوەستە بە بەغدا لێرە نوێنەرەکانمان دەنێرینە بەغدا کاتێک کە خەڵکێک نوێنەری هەرێمی کوردستان بووە لە بەغدا لاواز بووە یا موشەخۆر بووە بەڕاستی دەبێت خەڵکی هەرێمی کوردستان لەوە جەریتر و چاوکراوەتر بی کە جارێکی تر دووبارە مارەنگەز نەبێتەوە بەڵکو ئەم نوێنەرانە بگۆڕی دەنگ بە لایەنی تر و بە کاندیدی تردا بە تایبەت ئەو کاندید و لایەنانەی کە لە بەغدا بوونەتە قۆچی قوربانی پێناو هەرێمی کوردستان دەربارەی بڵێن دەنگدانی تایبەتیش کە بەیانی دەکرێتن بریتە لە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە ناوخۆیەکان بەڕاستی هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕابردوو تا دەگاتە ئێستا خەبات و شۆڕشی بێوچانی کردووە بڕبڕی پشتی هەرێمی کوردستانە ڕەمزە و ڕەمزی قووەت و قودرەتی هەرێمی کوردستانە ڕەمزی جورئەتەوە و خەباتی لە پێناو ئازادی کردووە دەبێ تەماشە بکە کە دەسەڵات لە ڕابردوو ستەمی زۆری لە هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ کردووە چەوساندیتەوە کاتێک کە پێویستی پێ بووە بەکاری هێناون دواتر پشتی تێکردوون ئەم ڕۆژجەی خۆیەتی پێشمەرگە ئەگەر بە خوێن شەڕی کردووە لە پێناو ئازادی ئەم ڕۆژ بەرگری لە ئازادی خۆی بکە بە هیچ شێوێک لە دەسەڵات نەترسێتن بتوانی گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستان بەرپا بکە خەڵکی چاک بێنێتە سەرکار خۆش مامۆستا بە کورتی ئەگەر پێمان بڵێ جەنابەت پەیامت چیە بۆ لیستی سەوت زۆر سپاس ئومێد دەکەم خەڵکی کوردستان باش بزانێ چێ خیانەتی لێ کردووە چێ قوتی ئەو میلەتەی بڕیوە بۆیە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی بە درێژایی تەمەنی خۆی و بە درێژایی 4 ساڵی ڕابردوو لە خزمەتی خەڵکدا بووە و دەستی نەبووە لە بڕینی قوتی خەڵک بۆیە پێویستە خەڵک دەنگی بە لیستی 104 بدە دەستخۆش من هەوڵەدەم ئەگەر لەگەڵم بن کات هەبێ مامۆستا سەعید پەیامی تۆ چییە بۆ دەنگدان بۆ خەڵکی کوردستان بۆ سەرخستنی لیستی 104 بەناوی خۆی گەورە و میهرەبان وڵا من پەیامەکەم سەرەتا بۆ عامی خەڵکە و گشتی خەڵکە کە پێیان ئەڵێم
ئەندام پەرلەمانەکانی ئێمە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی نوێنەری هەموو خەڵک بوون تەنها نوێنەری کۆمەڵی ئیسلامی نەبوون جگەی شانازی ئێمە بوون جگەی شانازی هەموو خەڵکێک بوون لەبەرەوەی بەڕاستی بەرگریان لە مافی تاکتاکی ئەندامانی هەرێمی کوردستانیان کردووە بەبێ فەرق و جیاوازی بەبێ ئەوەی جیاوازی بکرێت لە نێوان دەنگ و ڕەنگی هیچ هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان و سەبارەت بە دەنگدانی تایبەتیش من لێرەوە بە ڕێزانەی خۆمان ئەڵێم کە ئێوە ئازادن بەڕاستی ناکرێت بە هیچ شێوەیەک پێشمەرگە بە ڕێزەکانیان هەر لایەنێکی ئەمنیتر چاواشە بکرێن بە ترس و بە بیمەوە یان بتوانن بۆ مەساڵحی خۆیان بەکاربێن مەساڵحی شخصی و حیزبی چکە ئیتر ئەمە پێم وایە کۆتایی هاتووە لەبەرەوەی چکە کۆمەڵی ئیسلامی تاکە حیزب بووە کە بەرگری لە پێشمەرگەی کردووە کە بخرێتە سەر دەیشی نیزامی عراقی موچەی خۆیان وەرگن بەبێ بەرامبەر بەبێ ئەوەی ترس بێخرە دڵی ئەو خەڵکی کە موچەکەی ئایا دەبێ یان نابێت پێشبینی دەکەن کۆمەڵی ئیسلامی ڕێژەی دەنگەکانی بەرز بێتەوە بەڵێ تەوقعاتی ئێمە بەڵێ پێشبینی دەکرێت چکە ئیش کراوە چکە پەرلەمانتارانمە ئیشی چاکیان کردو دەنگی زۆر باش دێن ئینشەڵڵا ئەگەر کات هەبێ مامۆستا نەوزاد تۆ پێامنێرمان ئاراس عەزیز لە ئەولێرەوە سپاس بۆ میوانەکانیشت لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵمان بووی بەڵە بەڕێزان سبەینێ دەنگدانی تایبەت و هێزەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگەی کوردستانە ئەوە دووپات دەکەینەوە ئەوە فراکسیۆنەکەی ئێمە بوو لە بەغدا کە پشتیوانی لە هێزی پێشمەرگەی کوردستان کرد و ئەو دانیشتنەشی بایکۆت کرد کە ئەو هێزەی بەشێک لە لایەنەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەنگیاندا پێی کە دوجار دژی پێشمەرگەی هەرێمی کوردستان چەکیان بەرز کردەوە هیوادارین هێزەکانی ناوخۆ چۆن لە بەرەکانی جەنگ چاونەترسانە بەرامبەر دوژمنانی کورد دەجەنگن ئاواش چاونەترسانە لەسەر سندوقەکانی دەنگدان دەنگ بەو هێز و لایەنە بدەن کە لەگەڵیان دەبێت و مافەکانیان بۆ دەگەڕێنێتەوە و دوجار حکومڕانی چەند ساڵی ڕابردووی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش لەبیر مەکەن چ دۆخێکیان بۆ هەرێمی کوردستان خوڵقاندووە بەڵە بەڕەزان تۆڕی پامنێرانی پەیاممان لەگەڵدا دەبێت لەم ڕووماڵە تایبەتەدا دەچینە لاولێرەوە بۆ سێمانی دەچینە لای پەیامنێرمان ئەحسان سابیر لە شەقامی سالم لەگەڵمان دەبێت ئەحسان سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش نوێترین زانیارەکان سەبارەت بە ڕاوسەرنجی هاوڵاتیان سەبارەت بە دەنگدان و جۆش و خۆشی هاوڵاتیان و بەشداریان لە پرۆسەی دەنگدان چۆنە لە شاری سلێمانی بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە ئێمە لە کاتژمێرنەوەی شەوەوە لەسەر شەقامی سالم و لە ناو هاوڵاتیانداین تاکو ئێستا بەردەوامین ژمارێکی زۆر لە هاوڵاتیان کە دێن لەم شەقامەوە تێدەپەڕن ئاڵاو لۆگۆکانی کۆمەڵی ئیسلامی دەبینن کە لای ئێمە هەیە دڵخۆشن بە لیستی کۆمەڵی ئیسلامی و متمانەیەکی تەواویان هەیە بە کاندید و بەرنامەی کۆمەڵی ئیسلامی ئەوانەی کە لە ئێستادا خۆیان کاندید کردووە و ئەوانشکە لە 4 ساڵی ڕابردوودا چ لە پەرلەمانی کوردستان و چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەندامی پەرلەمان بوون خەڵکی شاری سلێمانی بە پێزانین و نرخێکی زۆری هەیە بۆ هەڵوێست و هەروەها کار و کارنامەی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ساڵانی ڕابردوودا دیارە ئەوەی کە زۆرتر زەق لە هاوڵاتیاندا ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان خۆیان ئامادە کردووە کە ڕۆژی شەمە 12 مانگ بستن سەر سنووقەکانی دەنگدان و بە دەنگ و بە ئیرادەی خۆیان گۆڕانکاری بکەن لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستاندا لە شاری سلێمانی جیاواز لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان ململانەکان تونترن گەرمترن هێزی نوێ هەیە ڕکابەریەکان بەهێزن لە نێوان لایەنە سیاسەکاندا کێوەڕکی بەدەزێنانی و 18 کورسیە هەن دەکەن کە لە پارێزگای سلێمانیدان و دەمەوێت ئاماژە بۆش بم لە ماوەی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن تاکو ئەمڕۆکە بەرەو کۆتایی بانگەشەی هەڵبژاردنەکان دەڕۆین هیچ حاڵەتێکی نەخوازرا و هیچ حاڵەتێکی ناشارستانی لە شاری سلێمانیدا تۆمان نەکراوە دەمەوێت سەبارەت بە دەنگدانی تایبەتی ژەندێ زانیاری بۆ هاوڵاتیان بخەمە ڕوو سبەینێ بە پێوتەی پارێزگاری سلێمانی و پێ ڕاگەندراوەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە هەموو عێراقدا دەنگدانی تایبەت بۆ هێزە ئەمنیەکان دەست پێ دەکات لە هەرێمی کوردستاندا جگە لە هێزی ئاسایش هێزەکانی ئاسایش لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا سبەینێ دەنگ نادەن و دەنگەکانیان دەنگدانی هێزەکانی ئاسایش لەگەڵ دەنگدانی گشتی تا دەبێت و لە هەرێمی کوردستاندا نزیکەی 190,000
دەنگدەر مافی ئەویان هەیە کە سبەینێ لە دەنگدانی تایبەتدا بەشدار بن ئەم 190,000 دەنگدەرەکە بە تقریبەی نزیکەی 4 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عراق پێک دێنن دابەش بوون بەسەر هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستاندا دیارە ئەو ڕێوشوێنانەی کە گیرانەتە بەر بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی دروست و هەڵبژاردنێکی خاوێن ئەنجام بدرێت ئەوانن کە هەر لە سەرەتاوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دڵنیایی داوەتە لایەنە سیاسیەکان لەوەی کە ئەم هەڵبژاردنێکی خاوێنتر دەبێت تایبەتیش بۆ هێزە ئەمنیەکان کە لە ماوەی ڕابردوودا لێرە و لەوێ لە پارێزیەکان لە سلێمانی لە هەولێر لە قەزان ناحیەکانی دەوروبەریان باز لەوە کرا بە پێ راپۆرتەکانی ئێمە و بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی بواری چاودێریکردنی هەڵبژاردنەکان ئەوە پشتڕاست کراوەتەوە کە بە شێوازی جیاواز فشارخراوەتە سەر هێزە ئەمنیەکان فشارخراوەتە سەر پێشمەرگە تەنانەت وەک باز دەکرێت بە سوێند و بە تەلاق ناچاریان کردوون کە دەنگ بن بەڵام هەموو ئەم هەڕەشانە هەموو ئەم فشارانە بۆ سەر هێزە ئەمنیەکان لە ئێستادا هەم کۆمیسیۆن هەم ئەندامانی دەستەی باڵای کۆمیسیاران ڕەتی دەکەنەوە دەڵێن بە هیچ شێوەیەک ئەو فشارانە کاریگەریان نابێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بەو پێی کە هێزەکانی پێشمەرگە دەنگدەران نەترسن لەبەر ئەوەی کە لە کاتی دەنگداندا دەنگدان بە شێوازی ئەلکترۆنی زیرەک دەبێت و هیچ کەسێک ناتوانێت بزانێت کەسێکی دیکە دەنگی بەکێداوە لە چ کاتێکا دەنگی داوەواتە ئەم گرنتیە هەیە کە ئەویش بەهۆی پێشکەوتوی سیستەمەکەوەیە کە هێزە ئەمنیەکان لەوە دڵنیا بن لەو فشارانە نەترسن کە لە ئێستادا هەن لێرە و لەوێ باز دەکرێن بە ئازادانە دەنگی خۆیان بدەن و دەنگ و ئیرادەی خۆیان بخەنە پاڵ ئەو ڕێکارەی ئەو سیستەمێک کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا پەیڕەوی دەکرێت بۆ دیاریکردنی نەخشەی سیاسی هەرێمی کوردستان لە ڕێگەی دەنگدانەوە ئەمە ئاماژە بووە بکەم هەر ئەم شەو لێرە لە ناو خەڵک لەسەر شەقامی سالم کاندیدانی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی پەیامی خۆیان ڕاستەوخۆ بە خەڵکی گەیاند وە باسییان لەوە کرد کە هەڵوێستەکانی ئێستا و ڕابردویان شایەدی ئەوەن کە چیان کردووەوە لەو ئاسەشدان کە داوا لە خەڵکی بکەن بە شانازیەوە داوا لە خەڵک بکەن کە لەم دەنگدانەدا دەنگیان پێ بدەنەوە بۆی وەکو دەرفەتێکی در بتوانن خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەن لە ڕێگەی بەڵێ زۆر سپاس بۆ تۆ پەیامنێرمان ئەحسان سابیر هەروە زۆر سپاس بۆ گشت پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە لەم ڕووماڵە تایبەتەدا سەبارەت بە پشتگیری لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروە دەنگدانی تایبەت و ڕۆڵی هێزە ئەمنیەکان هێزەکانی ناوخۆ لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا بەو هیوای کە سبەینێ دەنگدانی تایبەت دەست پێ دەکات هێزەکانی ناوخۆ هێزە تایبەتەکانی هەرێمی کوردستان پێشمەرگە جارفیداکانی هەرێمی کوردستان ئەوەیان لەبیر بێت ئەو لیستەی کە هەمیشە خەمخۆری خواست و داواکاریەکانی ئەوان بوون لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو بەڵە بەڕێزان ئەوەتان بەبیر دەهێنمەوە کە دوا بە دوای جێهێشتنی ئەم ڕووماڵە پەیامەکەی مامۆستا عەلی باپیرتان سەبارەت بە دەنگدانی تایبەت و گشتی بۆ پەخش دەکەین بینەرما بن لەلایەن منەوە بەخوای گەورەتان ئەسپێرم لیستی 104 دەنگ و ڕەنگی